زارکە باسی دوژنی ناکەی لەگەم لێبینم. زۆر پۆشتە کردیە. بەڵێ. خێزانداری گوتوانە چەند منداڵتەیە؟ وەڵا دوو کچی جوانمە. دوو کچی جوان خالت نستینی. حەسەب ئەو جلک و بەرگەت و ئەو جەمەدانی بەسنت هەستەکەم دەتەوێت بکەیە دوژن. وەڵای وەڵا چی هەیە دەیکاتە دوو؟ یان دەتەوێت بکەیە دوژن؟ وەڵای دەمەوێ و نامەوێ. ها دەمەوێت نامەوێت چێ یان دەبی بتەوێ یان دەبی نەتەوێ؟ زارکە باسی دوژنی ناکەی لەگەم لێبینم. نەمگو باسی دوژنی مەکە ئەوە مەسیڕیتی. ناتوانم قسەی بکەم بە جددی یانی ئەوە لۆها بە جددی بە شتێکی وام شک نایە خۆ باسی دوژنم کرد لە هەموو جێگە ئەو پرسیارەم کردیە بەڵام ئەوها ئێستا کو پرۆگرامەکەم بکەم.